بس شورش عزيز سورمن وسر روجنامنوز ل فينيسيا ولا قل معنا برای شورش سپاس با مدبونی برایسان بخیر بین چی علی سرکوبونه واقع قصی جواز کرد و زورینی هم باسی نلو کرد که سرکونی هرشکی امریکا کن با سر ایران تو چی علی؟ بله ایوارتان باش سپاس با پانکردنتان اوی جاری پیشمش یک کوبونوی انجمنی آسایش ابی ما بیلو کینوا چند پیزی هیا بو آوانی که فرمانه دن لو کارتو لو ساعتی که ما قصیتیا کین لإيران بدري چونکە ترامپ بڕیاری دابوو کە 2 هەفتەی دیکە لە ماوەی 2 هەفتە بیر بکاتەوە دوایی ئەگەر بینی ناگونجێ ئەو کاتە هێرش بکاتە سەر ئێران کەچی دوێنێ شەو بە فڕۆکەی زەنجی B2 هێرشی کردە سەر ملکەکانی ئەتۆمی ئێران ئەمە خۆی لە خۆیدا پێشێرکردنی ئەوە بوو کە ئەمریکا نەئەبوایە بە هیچ شێوەیەک تێکەڵی ئەمە بێت ئەوەش تەوان ئەگەرێتەوە بۆ ئەو لۆبیای جوولەکەکان یەهودیەکان لە ئەمریکا چونکە ئێمە زۆر باشە زانین کە یەهودیەکان زۆر بە قووەتن لە ئەمریکا و هەڵبژاردنەوەی ترامپیش هەر ئەوان بوون وایان کرد جارێکی تر ترامپ هەڵبژێرێت بدرێتەوە بورن و چونکە ئەو شتانەی کە ترامپ کردبووی ئەو تاوانانەی کە خراپ و پاڵ ترامپ نابووایە هەڵبژێردرێتەوە کەچی هەڵبژێردایەوە و ئەو ڕێڕەوەی کە ئەو گرتوتە بەر ڕێڕەوەیەکی هەڵەیە چونکە ئەوان ئەمریکا هەر لە سەرەتای شەڕەکە بە زمانی وەزیری دەرەوەی خۆیان وتی ئێمە هیچ عێراقیەکمان بەم شەڕەدانیە ئەمە شەڕی بینی ئیسرائیل و ئێرانە کەواتە بۆ هێرشی کرد کاک شۆڕش بەڵێ خرەوەیە مەسەلەکە نابێ چاوەڕێ هیچ شتێک بکرێ لە ترامپ بەڕاستی چونکە ترامپ ساحەبی قسەکانی خۆی نییە ئەو شتانەی کە ئەڵێ جێگای متمانە نین و هەروەها ئەو شتێک کە وتبووی ئەبوایە چاوەڕێ بکە ئەو 2 هەفتەیە تێپەڕێ بۆ ئەوەی ئەگەر ویستبای هێرش بکاتە سەر ئێران و ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ برای بەڕێز نەتەنیاویش ئەو شەڕەی کە لە نکاو لە دژی ئێران هەڵگیرا ئەوە بۆ شاردنەوەی ئەو قەتڵ و عامەی کە بەردەوامە لە غەزا و کەس باس ناکە کە هەر ئەمڕۆ بەیانیەکەی ڕێکخراوێکی خێرخوازی ئیتاڵی چەند شتێکی بردبوو بۆ بناڵەکان کە ترۆنێکیان کەوتە سەر لەوانە هەشتیان مردن و 16 بریندار بوون ئەوە خۆی لە خۆیدا ئەوە دەگەیەنێ کە بۆ شاردنەوەی ئەو مەسەلەش باشە کاک شۆڕش ئەنتۆنیۆ گوتێرێس سکرتێری گشتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەڵی ئاشتی بە زەبری هێز ناسەپێنرێ یعنی پێ دوایە هێرشەکانی هەم ئیسرائیل هەم دوایەی ئەمریکا ئەتوانی ئاشتی بێنێتە ئاراوە ینی پرۆسەی دیبلۆماسیەت ناخاتە دواوە پاشەکشە پێ ناکە بەتەکید چونکە بەشەر تۆ ناتوانی کێشەی بەتایبەتی کێشەی ئەتۆمی جێبەجێ بکەی و حەلی بکەیت ئێمە بە شتێکتان بۆ بژێرمەوە ینی خەڵک لە نزیکەوە تەماشای ئەو بەزماکە کەچی لە 57
لە ساڵی 1950 ئەیزناوەر ڕیاکتۆرێکی ئەتۆمی هەدیەی پێشکەشی کرد بە شای ئێران ڕەزا پەهلەوی و ناوی لێنا ئەتۆم فۆر پیس، ئەتۆم بۆ ئاشتی. هەر لەو کاتەوە ئەو ڕیاکتۆرە کە هەدیەکرا بۆ شای ئێران پاشیەوە لە 68 50 وڵات ئیمزای ئەوەیان کرد کە هەوڵ نەدەن چەکی کیمیاوی چەکی ئەتۆمی دروست بکەن. لەوانە ئیسرائیل ئیمزای نەکرد، ئەمریکا خودی ئەمریکا ئیمزای نەکرد. ئەوان خۆیان هەیەە ئیسرائیل 100 موشەکی ئەتۆمی هەیە، کەسی لەگەڵ هیچ بەرنامە و هیچ ڕێکەوتنامەیەک ئیمزای نەکردووە و هەروەها لە دەرەوەی ڕێکخراوی ئایەیە کە خەریکی ئەوەیە کە ئەو وڵاتانە چۆن مامەڵە لەگەڵ ئەتۆم دەکەن. بۆیە من لەو باوەڕدام تاکە ڕێگا ئەوەیە کە وەکو بڕیار دراوە لە G7 کە ئەبێ لەسەر مێزی دانوستن دابنیشن و هەوڵ بدرێ. هیچ ئەگەرێک هیچ هەوڵێک هیچ بەرەو پێشچوونێک هەیە بۆ دانیشتن و گفتوگۆکردن و سەرخستنی دیبلۆماسیەت؟ وەڵی برای بەڕێز، دیبلۆماسیەت ئێمە ئەبێ باسی ئەوروپا بکەین. ئەوروپا بەداخەوە لەو کات و ساتەدا مردووە، هیچ حزورێکی نییە و لە ناو خۆشیان هەروە هەندێکیان لەوانە یەکێک لە سەکانی ڕاوێژکاری ئەڵمانیا مێرز ئەڵێ ئێمە ئەو شەڕە پیسەمان بە نەتەنیاهو سپارد. ئەوەش خۆی لە خۆیدا ئەوە ئەگەیەنێ کە هەستکردن بە زەرب بەرامبەر بەوەی کە نازیستەکان لە ئەڵمانیا و فاشیستەکانیش لە ئیتالیا 6 ملیۆن جوولەکەیان لەناو برد. بۆیە ئەوروپا چەند بۆچوونێکی هەیە. بۆچوونی ئیتالیا جیاوازە لەگەڵ ئەوەی فەڕەنسا. بۆ سەرۆکی وەزیرانی ئیتالیا حیزبەکەی حیزبێکی فاشیستە، لەگەڵ ئەوان ناگونجێ، لەگەڵ وڵاتانی تریش ناگونجێ. ئەوەیە کە ئێستا ئەوروپا بیری لەوە کردوتەوە کە خۆی قایم کات، کە سەرۆکی کۆمیسیۆن ئەمڕۆ باسی ئەوەی کرد دیسانەکە ئەمە بۆ دومین جارە باسی ئەوەکە کە پارەیەکی زۆرە بێتەرخان بکرێت کە 700 میلیاردە بۆ کڕینی چەک بۆ ئەوەی ئەوانیش خۆیان ئامادە بکەن بۆ شەڕ. ئەمە خۆی لە خۆیدا شتێکی نێگەتیڤە، نەرێنیە، چونکە ئەوروپا کاتی خۆی ئەوانەی کە هەستان بە دامەزراندنی بازاری یەکێتی ئەوروپا نوێنەری رووسیا ئەڵێ ئەمڕۆای وت، ینی ئەم شەو لە کۆمپانیای ئەنجومەنی یاسای نێودەوڵەتی باسی لەوە کرد کە ئەمریکا باکی بەوە نییە کە ینی ئەمان بەترسی زۆر گەورەیە بە هێرشەکانی بۆ سەر پرۆگرامی ئەتۆمی یاخود ناوەندە ئەتۆمیەکانی ئێران، ینی باکی بەوە نییە کە تیشکدانەوەی بێت یاخود نە. هەر بەڕاستی ئەمریکا و ئیسرائیل باکیان بەوە نییە کە ئەمە تیشکدانەوێ بێ و زەرروزیانی زۆر گەورەی لێکەوێتە یاخود ڕێکەوتنێکی پێشوەختە هەبوو بۆ لێدان لەم شوێنانە و زانین، ینی کە ئەزانن ئەتۆمیتیانە. بەڵێ من لەگەڵ تۆدام ڕێکەوتنێکی پێشوەخت هەبووە بینی ترامپ و نەتەنیاهو، چونکە ئێمە کە بیستمان یەکەم جار هەینەی ڕابردوو کە ئیسرائیل لە ئێرانیدا
وتی ئیشێکی زۆر باشیان کردووە لە ئێرانیاندا و ئەوە ئەگەیەنێ کە پێشوەخت ڕێکەوتنێک هەبووە بینی ئەمریکا و ئیسرائیل و ئەوە شتێکی ئاشکرایە لای هەمووان کە ئەمریکا پاڵپشتی ئیسرائیلەکە بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئیسرائیلەکە. ئەوەش تەمان خۆی لە خۆیدا شتێکی باش نییە، چونکە ئەمریکا وەکو هێزێکی نێودەوڵەتی بەهێز هێزەکان پاڵپشتی نەتەنیاو بکانت، چونکە ئێمە باسی ئیسرائیلەکەین بەڵام ئەبێ باسی نەتەنیاو بکەین، چونکە نەتەنیاو بۆتە هۆکاری ئەو هەموو شەڕ و ئەو هەموو تێکدانە. ئێستا وای لە هاتووە خەڵکی ئیسرائیل بۆ خۆی ڕابکێشێتەوە، چونکە ئێرانیش ساڕۆخەکانی خۆی داوێ ئەمڕۆ ئێوارە کە کەوتە ناو ئەو شوێنانەی کە خەڵکی تایە. تەبعاً ئەوە واکە خەڵک بەرەو نەتەنیاو بچێتەوە، کەچی پێشوو کە لە غەزەیەدا خەڵکەکە خۆپێشاندانیانە کرد، چونە دەرکەی ماڵیان. حزبەکەی خۆی خودی لیکوت ئەویست داوای لێکرد بوو کە ئیستیقالە بدا، دەست لە کار بچێشێتەوە، کەچی نەیکرد. ئەمانە هەمووی هۆکارن. ئاخر شت ئەوەی کە ئەمڕۆ ئێوارە چووە بەر دیواری فرمێسک کە پێڵێن ئەوەی جوولەکەکان کە ئەو خۆی بەڕاست دەزانێ بەرامبەر بە ئێران لە لێدانی بەو شێوەیە. باشە کاک شۆڕش، شتێکی دیکەیە نوێنەری ڕووسیا و چین هەردووکیان خەڵکی هاوبەشیان باس کرد و ئاماژیان پێکرد کە وتیان ئەمریکا پابەندی دانووسانەکان نییە. بەڕاست ئێران پابەندی یاخود ئەمریکا پابەندی بە دانووسان؟ نەخێر ئەمریکا. من ئەوەندە حیفم بۆ برادرانە نایەوە ئێران، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمریکا پابەند نییە. ئەمریکا پابەند نییە چونکە هەر جارێکە و شتێکەڵێ، هەر جارێکە و ڕێڕێوەکە ئەگرێتە بەر. ئەمەش خۆی لە خۆیدا نێگەتیڤە، نەرێنیە، چونکە تۆ وەکو سەرۆکی وڵاتێکی زلهێز ناتوانانی بەم شێوەیە تەسەڕوفات بکەی. بۆیە رووسیا و سین هەردووچیان لەوەن گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ترامپ ئەیەوێ بەتەنیا لەگەڵ ئیسرائیل نەک تەنیا ئێران. ئێمە ئەبێ شتێک واقعەکەیە بزانین، ئەوەیە کە کەم کەس باسیەکە، چونکە مەسەلەی ئەوەیە کە وڵاتی موسڵمان نابێ چەکی ئەتۆمی هەبێ. ئێمەش نەهیلاوە ئەکەین کە چەکی ئەتۆمیمان هەبێ وەکو ئیسلام، بەڵام ئەوە ئازادی نییە، ئەوە دیموکراسی نییە. تۆ هەر یەکێک کە بێوێ لە ڕووی بەرەو پێشەوە چوونی وڵاتەکەی یاخود بۆ بەکارهێنانی ئێران بەبەردەوامی باسی ئەوەی کردووە کە ئەو دەوڵەمەندکردنی یۆرانیۆم بۆ مەسەلەی چەشی ئەتۆمیە بۆ دووەم ئەنجومەنی یاساییشە لەبارەی جەنگی ئیسرائیل و ئێران. ینی پێ دوایە ئەنجومەنی یاساییش بتوانێت شتێ بکە گرژەکان کەم بکاتەوە، ینی هیچ لە دۆخەکە بگۆڕێ؟ بۆچی نەخیر بۆچی برای بەڕێز ئێمە ئەوە تقریبەن حساب بکە لە 7 ئۆکتۆبەری 2024 ئەوە شەڕە لە غەزە و لە فەڵەستین
کەچی ئەنجومەنی ئاسایش نەیتوانی هەوڵی ئەوە بدا شوێنێکی دژەفرین دروست بکات بۆ ئێمەی کورد کرا کاتی خۆی میتەران پێی هێستا ئەوە بوو خەتی 36یان بۆ ئێمە دروست کرد ئەگەنا سەدام قەت و عامیە کردین بۆ شیعەکانیش خەتی ئەگەر لە یادم بێ 32 بوو یان 34 بوو دروست کرا بۆ غەزە ئەمە نەکرا بۆ چونکە ئەنجومەنی ئاسایش هیچ حسابێکی بۆ ناکرێت حسابی لەلایەن چێوە بۆ ناکرێت لەلایەن ئەمریکاوە چونکە ئەمریکا خۆی ئەندامە لە ئەندامی دایمی بڵێ دایمی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە و هەروەها وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتە یەکگرتووەکانیش ئەمانیش هەر هیچیان پێ ناکرێت چونکە ئێمە بیر بکەینەوە ئێمە ئەنجومەنی ئاسایش وڵاتە یەکگرتووەکان و هەروەها ئەوانەی کە پێیانەڵێن خودەی شین کاسکی بلووی پێڵێن بە زمانی ئیتاڵی ئەمانە ئەیانتوانی بە هەر شێوەیەک بێ بتوانن بگەنە غەزە و ببنە ناوبڕ لە نێوان ئیسرائیلەکان و ئەو خەڵکەی کە ئەو 2 میلیۆنە خەڵکەی کە لەو وڵاتە لەو شوێنە غەزە ئەژی کەچی کەسمان نەبینی تەنیا ڕێکخراوە خێرخۆزەکان وەکو دکتۆری بێسنوور یاخود بزیکی بێسنوور یاخود ڕێکخراوی تری کاتۆلیکی بەڕێز باسی کرد کە ئەنجومەنی ئاسایشیشی پێ ناکرێت باشە ئەی بۆچی ئێران چەند جارە داواکە تقریبی 5 جار داوای کردووە کە ئەنجومەنی ئاسایش کۆ بێتەوە لەبارەی هێرشانێکی ئیسرائیلێکە داوای کردووە داواکاریە کاتێک ئازانێک کاریگەری نییە و داواکات ئەمە لە بێچارەییە ینی ئەمە کات یاخود چییە یاخود دەتوانێت شتێک بکات ئەنجومەنی ئاسایش نا خۆی ئەگەر بیوێ ئەتوانێ بیکە من نمونەم بۆ جەنابەت تێنایەوە کاتی خۆی کە بڕیاردرا هێلی 36 بۆ کورد دروست بکرێ لە بڕیار یەکێک بوو لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش مانەوەیە ئەنجومەنی ئاسایش پێی یەکرێ بۆیش ئێران داوای لێەکە و هەروەها ئەزانێ سین و رووسیاش ئەندامی هەمیشەیین لەو ئەنجومەنە کە بۆیان هەیە دەنجیان هەبێ بەڵام ئەوە ئەمریکایە کە ئەمریکا نایەوێ ئەنجومەنی ئاسایش دابنیشێ و بڕیار لەسەرەوە بدا چونکە ترامپ ئەیەوێ خۆی خاوەنی بڕیارەکە بێ جا چ شەڕ ڕابگرێ چ شەڕ زیاد بکە خۆی ئەبێ خاوەنی هەموو شتەکە بێ ئەجا تەبێ ئێمە لەگەڵ شخصێک داین کە بەڕاستی جێگای مەترسیە چونکە ئەوەی لە ئەمریکاش هەرڕوویدا لە تەکساس و کەلیفۆرنیا کە لەناو وڵاتی خۆیان هەر بە دەستی ترامپ و بە ئەوەی بە ئەمری ئەو بە فەرمانی ئەو ئەم شتە ڕوویدا بەرامبەر بە پەنابەران و بەرامبەر بە کۆچبەران بۆیە من ترسەکەم ئەوەیە کە هەموو شتێک کەوتۆتە دەست ترامپیش بەو شێوەیە تەسەڕفاتەکانی هەمووی بەو شێوەیە چونکە ئەوەی دوێنێ شەو ڕوویدا بەڕاستی شتێکی زۆر ناشانستانی بوو و شتێکی دوور بوو لە دیموکراسیەت و دوور بوو لە ئازادی ئەوەی کە پێڵێن ڕادەربڕین ترامپ تیارەکانی ئەوانەی کە یەک لەو تیارانە نرخی 2 میلیارد و 100 میلیۆنە ینی ئەمە خۆی لە خۆیدا کارێکی زۆر نەرێنی بوو و من بە بۆچینی من ئەگەر چی ئەوروپا
ئەو دەنگەی نییە بتوانێت بەرامبەر بە ترامپ قسەم بکە چونکە ئێمە وڵاتێکی وەکو ئیتالیا بۆ نمونە سێ بنکەی ئەمریکی تایە باسی چی بکە و ئێستاش لەگەڵ دابێ خۆیان بە قەرداری ئەمریکا حسابەکەن. بەڵێ بەڕاست شۆڕش عەزیز سوورمێ نووسەر و ڕۆژنامەنووس لە ڤێنیسیاوە لەگەڵ مامی سوپاس بامەدەبوونی بەڕێستان